بەڵام با بزانین ئەو کەسانەی کە خوای پەروەردگار پۆشاکیان لەبەر دەکات وەلیباسهم فیها حەریر، ئەوانەی کە لە بەهەشتدان پۆشاکی بەریان جلوبەرجیان لە حەریرە، بەڵام حەریری ئەسڵی ئەوەیە زانایان باسی دەکەن، دەفەرمون تۆپێک حەریری ئەسڵی بهێنا دەتوانی لە نێوان ئنسیلەیەکەوە ئەڵقەیەکەوە دەری بکەیت، ئەوەندە نەرمە. حەریری ئەسڵی بەو شێوەیەیە. وەلیباسهم فیها حەریر، ئەوانەی بەهەشتی بن جلوبەرجیان لە حەریر بۆ دروست ئەکرێت لە ئاورێشم. بەڵام با بزانین خوای پەروەردگار ئەو پۆشاکە حەریرە ئاورێشمە کە ئەو پەڕی ڕێز و حرمەتی تێدایە بەچی دەبەخشێت. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە حەدیثێکی صحیحدا کە حەدیثێکی زۆر خۆشە بۆ ئەهلی قورئان، بۆ کەسانەی کە خوای پەروەردگار یارمەتی داون قورئان دەخوێنن و کردەوەی پێ ئەکەن، دەفەرمێ يجيء القرآن يوم القيامة فيقول يا ربي حله. للرجي قيامة پێغەمبەری خۆشەویستمان صلى الله عليه وسلم دەفەرمێ قورئانی پیرۆز دێت، بەڵام بە چ شێوەیەک بە چ شکڵێک ئێمە نایزانین، ئەوە غەیبیە، ئیمانمان پێی هەیە بەڵام چۆنێتەکەی نازانین. قورئانی پیرۆز دێت لە ڕۆژی قیامەتدا ئەڵێ ئەی خوای پەروەردگار، ئەی پەروەردگار حەلیه، ئەی خوای پەروەردگار خشڵ و زێڕوزی و بە ئەم ئینسانە ببەخشە. قورئان شەفاعەتت بۆ دەکات گەل لە دنیادا کردەوەی پێ بکەی بیخوێنیتەوە. فەیولبەس تاج الکەرامەتی، خوای پەروەردگاریش دوعاکەی تکاکەی شەفاعەتەکەی قورئانی پیرۆز وەردەگرێ و تاجی ڕێز و حورمەت دەنێتە سەری ئەو ئینسانەدا کە لە دنیادا قورئانی خوێناوە. تاجی ڕێز و حورمەت، چونکە تاج لە دنیادا نیشانەی ڕێز و حورمەت بۆ جاران بۆ پاشا و دەسەڵاتدارەکان، لە بەهەشتیشدا خوای پەروەردگار وەکو ڕێز و حورمەتێک بۆ ئینسانانێک کە قورئانیان خوێناوە و کردەوەیان پێ کردووە تاجی ڕێز و حورمەت دەکاتە سەری ئەو ئینسانەدا. ثم يقول يا ربي زده، ئەنجا قورئانی پیرۆز دەفەرمێ ئەی خوای پەروەردگار هێشتا بۆی زیاد بکە ناز و نیعمەتی خۆت. فەیولبەس حلة الكرامة، ئەمجا خوای پەروەردگار جلوبەرجی ڕێز و حورمەت ئەکاتە بەری ئەو ئینسانەدا، کەواتە ئەو کەسی قورئان دەخوێنێت کردەوەی پێ دەکات، بەڵام زانایان زۆربیان دەفەرمون ئەم حەدیثە زیاتر شمولی کەسانێکدا بە دەرەجە یەک کە قورئانیان لەبەرە بەباشی، ئەو کەسانە خوای پەروەردگار فەیولبەس حلة الكرامة، خوای پەروەردگار پۆشاکی ڕێز و حورمەتیان لەبەر دەکات. کەواتە قورئان خوێندن و لەبەرکردنی قورئان و کردەوەکردن بە قورئان هۆکارێکە بۆ بەدەستهێنانی پۆشاکی بەهەشت، بۆ لەبەرکردنی پۆشاکی بەهەشت. ثم يقول يا ربي ارض عنه فيرضى عنه، قورئانی پیرۆز دەفەرمێ ئەی خوای پەروەردگارم لێ ڕازی بە، لەم ئینسانە ڕازی بە لە دنیادا قورئانی خوێناوە. فيرضى عنه، خوای پەروەردگار لێ ڕازی دەبێت. باشە ئێمەی قورئان خوێن، گەر قورئان نەخوێنین لە قیامەتدا قورئانی پیرۆز واللهی بەرامبەرمان دەوەستێت، لای خوای پەروەردگار شکاتمان لێ دەکات. وقال الرسول يا ربي إن قومي اتخذوا هذا القرآن مهجورا، أي أو كسانمان قرآن ما لبركدو لبير ما انتشوتوا قرآن دزانين ونايخوينين أبي حكم قيامة ما انتشيبت. والله حديث صحيح بازيش مان كردوا أو كسي قرآن بخوينه ولبيري بكا وكردوي بينك لرجي قيامة أخواي پروردگار لناو قبر دا إنساني كي بو مسخر دكات ببرد سريفانكاتو. بەڵام ئەوەی قورئان بخوێنێ و کردەوەی پێ بکات، قورئانی پیرۆز تکاکارێتی شەفاعەتی بۆ ئەکات، تاجی زێڕین دەکاتە سەری، پۆشاکی ڕێز و حورمەت دەکاتە بەری، خوای گەورە لێ ڕازی دەبێت. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ فيقال له اقرأ وارقى وتزداد بكل آية حسنة. خوای گەورە دەفەرمێ بخوێنە، هەر لەگەڵ خوێندنی ئاەتەکاندا کە لە دنیادا لەبەرت کردووە ئاەت بە ئاەت بۆ خۆت پلە بە پلە بەرزەبیتەوە لە ناو بەهەشتی خوای پەروەردگارت، هەتا ئاەتی زیاترت لەبەر بێ، لەبەر خاتری خوا لەبەریکەی واللهی پلە و پایەی ڕۆژی قیامەت بەرزتر.
بێگومان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیثێکی تردا صحیحدا دەفەرمێ إن القرآن يلقى صاحبه يوم القيامة حين ينشق عنه قبره كالرجل الشاحب. خبرێکی زۆر خۆشە بۆ کەسانی خوای گەورەی یارمەتی داون قورئان خوێنن، قورئان دەخوێنن، خۆ ئەوانەشی قورئان نازانن بۆ خۆیان دەتوانن 3 جار سوورەتی ئیخلاس قل هو الله أحد بخوێنن، خێری ختمەی قورئانیان دەست دەکەوێت. با لەوەدا قوسووری نەکەن، خۆ لەوەدا عوزریان هەیە کە قورئانیان نازانن، بەڵام عوزریان نییە بڵێ قل الله أحد نازانن. بۆ نایخوێنن 3 قل الله أحد خێری ختمەی قورئانی هەیە؟ ئەی عوزرت چییە نایخوێنی؟ پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله علیه وسلم کاتێکە ئینسان لە ناو قەبرەکەی دەرئەچێت لە ڕۆژی قیامەتدا بە ڕووتی بە پێخاوسی پێپەتی هیچت لەبەردا نییە چاکە و خراپەت پێ، یا چاکە یا خراپە یا هەردووکە. بەڵام پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم لەو کاتە کە ئینسان لە قەبر دەرئەچێت ئەو قورئانە پیرۆزە ئەگاتە خاوەنەکەی، واتە ئەو کەسێک کە لە دنیادا خوێنایەتی و کردەوەی پێکردووە لەبەری کردووە قورئانی پیرۆز کە لە قەبر دەرئەچێ دەگاتە فریای بە ئیزنی خوای پەروەردگار، دەبێتە هاوڕێی، دەڵێ دەمناسیتەوە بەو ئینسانە دەڵێ کە لە قەبرەکەی دەرچوو ثم نفخ فيه أخرى فإذا هم قيام ينظرون. کاتێک کە نفخی سووری دووەم لێ ئەدرێ ئیسرافیل سەلامی خوای لەسەر بێ بە فەرمانی خوای پەروەردگار فوو ئەکا بە کەڕە ناو شەیپوردا بە نەفخی سووردا فإذا هم قيام ينظرون. هەموو خەڵکی دەزانێت، هەموو خەڵکی تەماشا ئەکا وەستاوە لە ساحەی مەحشەردا بۆ محاسەبەی خوای پەروەردگار. ئەی نازانن هەر هەمومان لەو کەسانەی کە لە قیامەت لە قەبر دەرئەچین و زیندوو ئەبینەوە، والله هەمومان بەڕووت و قوتی حەشر ئەکرین، هیچمان لەبەردا نییە. چەند خۆشە لەو کاتە ناخۆشەدا لە قەبر دەرئەچیت، قیامەتە بەرەو ساحەی مەحشەر دەڕۆی، قورئانی پیرۆز بەرەو ڕوود بێت، هاوڕێت قورئانی پیرۆز بێ لەکوێ، هاوڕێت نوێژنەکەر و ئارەخوار بێ لەکوێ. دەفەرمێ قورئانی پیرۆز دەمناسیتەوە دەفەرمێ فيقول له ما أعرفك فيقول أنا صاحبك القرآن. دەفەرمێ من تۆ نامناسی بەڵام من قورئانەکەی هاوڕێی تۆم، ئەو قورئانەی کە بە ڕۆژ دەتخوێنە و بە شەو نوێژت پێوە دەکرد، شەو نوێژت دەکرد منت دەخوێنا لە شەو نوێژەکەتدا، ئەوە قورئانە پیرۆزەکە دەبێتە هاوڕێت لە قیامەتدا. دەبا شەو نوێژ بکەین، با خواناسی بکەین، هەروەکو چۆن پیاو چاکان شەو نوێژ و خواناسییان کردووە. پێغەمبەری خۆشەویست صلی الله عليه وسلم خوای پەروەردگار لە هەموو گوناهەکانی خۆش بووە، گوناهی نییە، بەڵام ئەوەندەی شەو نوێژە کرد پێ مبارەکانی دەئاوسا. کێمان وامە لێ هاتووە؟ دەی فەرموو ئەفەلا ئەکون عەبدەن شەکوورا، نابێ من بەندەیەک بم سوپاسی ناز و نیعمەتی خوای پەروەردگار بکەم. والله شەوی وا هەبووە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەتا بەیانی گریا و شەو نوێژی کردووە، ئێمەش دڵمان ڕق بووە بە زۆر نوێژە فەرزەکانمان بۆ دەکرێ، کاتێ بە خەڵکی دەڵێ وەرە بۆ مزگەوت ئیتر هەموو دنیا دەڕوخێ بەسەریدا. بۆ لەبەر چی؟ ناتوانم بێ بۆ مزگەوت کاسبیەکەم دەفەوتێ. والله ئەگەر ئەوەنە دڵدای کاسبی بێ قیامەتەکەت دەفەوتێت. ئەگەر فەزلی کاسبی بدەی بەسەر فەزلی بەهەشت و قیامەتدا، والله دڵنیا بە قیامەتەکەت دەدۆڕێنی، بەهەشتەکەت دەدۆڕێنی، دنیاکەت دەبیتەوە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ ئەمجا خوای پەروەردگار تاجی ڕێز و حورمەت لەسەر ئەو ئینسانە دائەنێت کە قورئان لەگەڵیدایە لە دوای دەرچوونی لە قەبر. لە هەمووشی خۆشتر ئەمە ئامۆژگاریەکی زۆر گرنگە بۆ دایکان و باوکانی خۆشەویست و بەڕێز، مژدەیەکی زۆر خۆشە بۆ ئەو کەسانەی کە خوای گەورە یارمەتی داون منداڵەکانیان فێر قورئان خوێندن دەکەن، ڕێگەیان بۆ خۆش دەکەن بۆی قورئان خوێن دەرچن، و نەکبەتی و ماڵوێرانیشە بۆ ئەو کەسانەی، بۆ ئەو دایک و باوکانەی مەنعی مناڵەکان دەکەن لە قورئان خوێندن.
نایەڵن 5 مناڵی 10 مناڵی هەیە دەبایەکیان قورئان خوێن دەرچێ هەمووشی ناڵی قورئان خوێن دەرچێ بۆ هەردەکەیان کاسبی بکەن مناڵە شەیدای قورئان بێ با قورئان لە دڵیدا جێگیر بێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ ويكسي والداه حلتين لا يقوم لهما أهل الدنيا ئەو کەسەی لە دنیادا قورئانی خوێناوە کاتێکە لە قەبر دەرئەچێ قورئانی پیرۆزی لەگەڵدایە هاوڕێیەتی قسەی لەگەڵدا دەکات ئەمجا دایک و باوکیشی پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم مادەم ئەو دایک و باوکە مناڵەکەی خۆیان فێر قورئان خوێندن کردووە و مەنعیان نەکردووە ئەمە شمولی ئەو دایک و باوکانە ناکات کە مەنعی مناڵەکەیان نەکەن لە قورئان خوێندن بەڵێ دەفەرمێ خوای پەروەردگار پۆشاکی ڕێز و حورمەت دەکاتە بەر دایک و باوکی پۆشاکێکە ئەو پۆشاکەی دایک و باوکی ئەو مناڵە قورئان خوێنە لەبەری دەکەن هەرچی پۆشاکی دنیا هەیە منافەسەی ئەو پۆشاکە ناکات ئەوەندە جوان و بە حورمەتە باش ئەو دایک و باوکە دەڵێن فەیەقولانی بما کوسینا هذا باشە دەڵێن باشە بەهۆی چیەوە ئێمە خوای پەروەردگار ئەم پۆشاکە جوانەی لەبەر کردوین قال بأخذ ولدكما القرآن دەفەرمون لەبەر ئەوەی کوڕەکەت کچەکەت لە دنیادا قورئانی خوێناوە هانت داوە بۆ قورئان خوێندن ئەوە پاداش دەکەیت ئەبێت تۆش ڕێز و حورمەت بەسەردا بڕژێت پۆشاکی ڕێز و حورمەت لەبەر بکەی تاجی ڕێز و حورمەت بکەیتە سەرت بەڵام ئەو کەسانی مەنعیان کردووە لە هەمووی بێبەش دەبن بەڕاستی ئێمەی موسڵمانیش زۆر پێویستمان بەوە هەیە خۆمان ماندووکەین بۆ قیامەت هەروەکو چۆن سەحابە خۆشەویستەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خۆیان ماندوو کردووە بۆ ڕۆژی قیامەت چۆن ئەوان فەرمانی خوا و پێغەمبەری خۆیان صلی الله عليه وسلم جێبەجێ کردووە با ئێمەش ئاوها بین یەکێک لە سەحابەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەبوو بەرزەی ئەسلەمی ڕەزای خوای لێ بێ دەفەرمێت ڕۆژێکیان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم با بە جوانی گوێ لە فەرمودەکەی پێغەمبەری خوا بگرین صلی الله عليه وسلم دڵمان لای ماڵ و ئەملا و کاسبیەکان نەبێت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە سەحابەیەکی ئەنساری فەرموو واتە ئەوانەی کە خەڵکی شاری مەدینەن ڕەزای خۆیان لێبێت فەرمووی زەویجنی ئیبنەتەک ئەی فڵان کەس کچەکەتم بەرێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەو سەحابەیە فەرموو ڕەزای خوای لێبێت ئەی فەرمووی بەڕاستی ئەمە ڕێز و حورمەتێکی زۆر گەورەیە بۆ من ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە تۆ کچی من داوا بکەی بۆ خۆت ئەی فەرمووی بۆ خۆم نییە داوای کچت لێ دەکەم بۆ خۆم نییە فەرمووی ئەی بۆ کێتە ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی بۆ جولەیبیبمە جولەیبیب ڕەزای خوای لێ بێ سەحابەیەکی پێغەمبەری خوا بوو صلی الله عليه وسلم سەحابەیەکی فەقیر و هەژار و دەست کورد بوو سەحابەیەکی ڕەشپێز بوو بەڵام خوای پەروەردگار ئەو پەڕی ڕێز و حورمەتی بەداناوە